ئەمانە خوێندکار و دەرچووی زانکۆ و پەیمانگاکانی هەڵەبجەن لە ڕێگای پرۆگرامێکی تایبەتەوە شێوازەکانی دۆزینەوەی هەلی کاریان فێر دەکرێت. لە زانکۆی هەڵەبجە گەنجان لەسەر نوێترین شێوازەکانی دۆزینەوەی هەلی کار لە کەرتی تایبەتدا ڕادەهێنرێن. تاوەگە و توانای هەیەە لە بازرگانی و بازاڕی کاردا بەگەڕی بخەن. حاڵەتێکیان حکومەت توانێت تاعینکردنی خەڵکی زیاترێ نیە، بۆیە پێویستمان بۆیەک خوێندکار ئاشنا بکەین بۆ بازاری کار و ڕۆشتە بازاری کار بە ئاسانی بتوانێت بۆ خۆی هەلی کار بدۆزێتەوە. ئیشی ئێمە لەم چوارچێوەیە ڕاهێنانی تەلەبەیە، ئامادەکردنی تەلەبی بۆ بازاری کار، بۆی کەس بێنێت خوێندنی تەواو کە ڕۆشتە بازاری کار بە ئاسانی بتوانێت کاری دەست بکەوێت. ئاماجمان ئەوەیە کە بتوانین خوێندکاران هەلی کاریان بۆ بڕخسێت لە بازاردا و بتوانن لە داهاتووە هەلی کار دەستەبەر بکەن یان خۆیان ببنە خاوەن بزنسێک بۆ خۆیان لەبەرەوەی مەرجنیە لە چوارچێوی ئەو شەهادەی کە بەدەستی ئێهێنن کار بکەن نەتوان لە دەرەوەی ئەوە لە بازاردا بتوان کار بدۆزنەوە و کار دەستەبەر بکەن. گەنجان و خوێندکارانی هەڵەبجە داوا لە سەرمایەداران و وەبەرهێنەران دەکەن کە پرۆژەی وەبەرهێنان لە پارێزگای هەڵەبجەدا بنیاد بنێن، چونکە ناوچەکەیان چ لە سەراستی کشتتوکاڵی بێت یاخۆ گەشت و گوزاری لەبارە بۆ بواری وەبەرهێنان. زۆ گرینگە بۆ کەرتی تایبەت بۆ کۆمپانیەکان کۆمپانیای وەبەرهێنان هەر ناوع کۆمپانیایەک بێ لەناو بۆ تایبەتی سنووری هەڵەبجەیە ئیش بکات بۆ ئەوەی کە گەنجی هەڵەبجەش ینی بەدەر نییە لە گەنجی هیچێکێک لە شارەکانی تر ئەوانیش بە هەمان شێوە دەرفەتی کاریان بۆ بڕخسێت توانای کارکردنیان هەبێ و وەکە بینی کە لە زۆربەی شارەکانی تر ئەم هەلیکارانە زۆرترە. من هیوام وایە کە یعنی حکوومەت ئێستا هەڵەبجە بکەوەی کە بۆ بە پارێزگایەک بتوانرێت لە چاو جاران زیاتر هیچ نەبێ وەکو پارێزگایەک بتوانرێت هەلی کاری زۆرتر بۆ گەنجان بڕخسێنرێت هەتا وەکو گەنجاریش بێ کار نەبێن و ینی پێویست نەکات بۆ کارکردن ڕۆ لە ینی شارەکانی تر لەرەمی کوردستان بکەن و داوام لەوەیە لیان ئەوەیە کە بێن بۆ هەڵەبجە لە لۆکیشنێکی باشە لە شوێنێکە کە خەڵکی زیاتر ڕوو بکاتە هەڵەبجە خەڵکی بیانی چونکە هەڵەبجە خۆی شوێنێکی ئەوەنە گەورە نیە بۆ ئەوەی ئەو دوکاندارانی ترکە دوکانیان داناوە ئیسفادە بکەن بێنە ناو هەڵەبجە شوێنێکی باش بدۆزنەوە کارگێکی باش دروستکەن ئەکید بن سەرکەوتوشە بن زۆربەی وەبەرهێنەرەکان لەوە ترسن کە لێرە سەرکەوتو نەبن چونکە خەڵکی کەمە لەبەرەوەی کە هێشتا هیچی تێنەهاتووە شتێکی وای تێنهاتوە بەرچاو بێ بۆیە هیچ دوکاندارێک ئەوە نەقازانجی نەکردووە سەرکەوتو بێت و ببێ بە خاوەن پیشەیەکی باشی ئێمە وەکو گەنجانی خاوەن بڕوانام و خاوەن ئەزمون داواکارین لە وەبەرهێنەران بێنە ناو شارەکەمانەوە بەڕاستی شارەکەمان تۆزە پشتگوێ خراوە یعنی وەکو گلەیەک بێ چکە توانایەکی باشی تایەوە شوێنێکی گەشتیاریە شوێنێکی باشە لە داهاتووشە شەڵا مەرزی سازانەکرێتەوە ینی ئەبێ بە شوێنێکی بازرگانیش داوا لە بەرهێنەرانەکەین بێنە شارەکەمانەوە زیاتر بۆ کاری وەبەرهێنان بۆی ئێمەش ئەو گەنجانێکە خاوەنی بڕوانامان لە بوارەکانی خۆیان نابێت یان لە بواری جیاوازە بێ توانەکانی خۆیان بەکار بێن. ئەم خولە لە ژێر ناونیشانی سەرەتایەک بۆ فرۆشتن و دۆزینەوەی هەلیکار لەلایەن زانکۆی هەڵەبجە با سپۆنسەری ڕێکخراوی ڕێکس بە هاوکاری کۆنسوڵی گەشتی ئەمریکا لە عێراق بەڕێوە چوو کە 35 خوێندکار تێدا بەشداری کردووە. لە ئێستاشدا زانکۆی هەڵەبجە 25 خوێندکاری دیکەی لە پرۆگرامی ڕاهێنانی تواناکاندا بەشداری پێکردووە کە ڕاستەوخۆ نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەت سەرپەرشتیەکات. ئەو خوێندکارانە لە سنتەر و ڕادیۆ و تیڤە لۆکاڵەکاندا کارەکەن تواناکانی خۆیان بەگەڕەخەن ئەزمونێک وەردەگرن لە ئایندەدا دوای دەرچوونیان لە زانکۆ بتوانن بچنە ناو کردی تایبەتەوە کار بکەن. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.